ڕۆم، ئاتێن، ئەنتاکیا، کێرت، قبرس، فەلەستین، سووریا و هاڵبەت فیلادلفیا. خوداپەرستان هەموو جێیشان تەریوە. هەرچی دەیان کوژین ئەشکەنجەیان دەکەین، دایان ڕێژنی نێو دەریا یان دایان خنە بەر شێرە برسیەکان، دیسانیش تەواو نابن. ئەوان تەنانەت خۆیان گەیاندووەتە کۆشکەکانی ئێمەش. نازانم ئەم ڕوت و ڕەجاڵانە چۆن خۆیان گەیاندووتە کۆشەکانمان. جەنابی جولیۆس، تۆ یان تێ ناگەی یان خۆت لە نەزانیە دەی. مەگەر ئەمپراتۆر دیمیسیان کوڕی مامی فیلاپیۆس کلەمانس و خێزانیا و فیلاپیا دیمیسیایی بە تاوانی مەسیحی بوون سەر نەبڕی، نەکەوانیش ڕوت و ڕەجاڵ بوونم؟ کەوایە باشتر نییە کە ئێمەش ئاگامان لە دەرباری خۆمان بێت قوربان؟ مەبەستە چییە؟ دەی من مەبەستێکی تایبەتی نەبوو، تەنیا بۆ ئاگاداری خۆمان بوو. بەڵام من بە دەرباریەکانی خۆم متمانەم هەیە جۆلیۆس. بەڵام قسەی تۆشم بەدڵە، دەبێ وەریابین. دەبێ وەریابین. عالی جناب ماکسیمیلیانوس. سەرنجام ڕاوێژکاری پایە بەرزێمەش تەشریفیان هێنا؟ ئەمن بۆ خزمەتگوزاری حازرم قوربان. درود بۆ خاوەنشکۆ دیۆکلێتیانوس. لەوەی درەنگ هاتم داوای لێبوردن دەکەم قوربان. هیوادارم عەفوم فەرمون. جەنابی ماکسیمیلیان تا ئێستا لەکوێ بوون؟ شاردنەوەی ڕاستەخینێک لە جەنابی فەرماندار نەگونجاوە. من ئەمڕۆ بۆ دیتنی بێڵە با خۆم بیڵێم. بێگومان چوو بوویتە دیتنی ئاهەنگی مرۆڤ سووتانی ئەمڕۆ، ئەرێ؟ سووتانی پیاوێکە بە جێگەی کڕنۆش لە بەرامبەری پەیکەر ئیمپراتۆر ئەوی ڕوخان بووە بە باقی خودایانی سوکایەتی کرد بوو. قسەکەم دروست نییە؟ قسەکەتان دروستە خاوەنشکۆ. حتمما شانۆیەکی یەکجار هەست بزوێنت دیوە. دیتنی بڵێسەی ئاگر کە شەماڵەی دەڕواتە ئاسمانە و بیستنی هاوار و دادی تاوانبارێک کە ئاوری گرتووە و هاوار دەکات. دیتنی ئەم شانۆیە مرۆڤ کەیف خۆش دەکات و دوژمنان دەخاتە ترس و هەراسەوە. بەڵام جەنابی ماکسیمیلیانوس، ئێمە هەموو ڕۆژێ لەم شانۆگەلە دەبینین. ئایا دروستە کە لەبەر دیتنی ئەو ئاهەنگە لە کۆبوونەوەیکی وەها گرنگدا بێ بەش ببی؟ لا دوایە دروستە؟ هۆی درەنگ هاتنم قوربان هەرەوە هەنگە نەبوو. ئەمن چوو بوومە دیتنی بنە ماڵەیەکی ڕوومیش. نەخۆش بوون؟ نەخێر، ئاتاج بوون. دڵیانم خۆش کرد و نیازەکەیانم بەرتەرەف کرد. بەڕاستی تۆ دەزانی کە بە موحەبەت و ڕووخۆشی دەکرێت بەسەرم خەڵکەدا حکوومەت بکرێت؟ لە مەبەستی جەنابی دیۆکلێتیانوس تێدەگەم. حکوومەت بە شمشێر، بەڵام بە بڕوای من شمشێر تەنیا بەز نییە. جەنابی ماکسیمیلیانوس، ئێمە هەموو ڕۆژێک شایەتی سەرهەڵدانی ئاینگەری تازە لە نێوان خەڵکداین. چۆن دەتوانین بەبێ شمشێر ئەم ئاینگە لە سەر کوت بکەین؟ ئاینەکان لە هەموو جێگەیەکی دنیادا هەموو کات سەریان هەڵداوە و کاربەدەستانی جۆر بە جۆریش لەگەڵ ئەوان بە شێوەی جۆر بە جۆر جوڵاونەتەوە. جاروبار کاربەدەستانی لێهاتوو لە ڕێگای محەبەتەوە باکام گەیشتوون و جاروباریش بە شمشێر. بەڵام بە بڕوای من محەبەت مۆجەزەیەک دەکات کە شمشێر نایکا قوربان. تۆ بە هەڵەدا ئەچی ماکسیمیلیانوس، حکوومەت تەنیا لە پەنای شمشێرەوە دەکرێت. محەبەت کارێکی لەدەست نایە. محەبەت تەنیا تۆزی لە تاڵی ژاری شمشێر کەم دەکاتەوە. هەرەمە خاوەنشکۆ، وا باشتر نییە کە بڕۆینە سەر باسەکەمان؟ خاوەنشکۆ ببەخشن، دەتوانم پرسیارێک لە جەنابی ماکسیمیلیانوس بکەم؟ بپرسە.
ئەم بنەماڵەیە کە چوویتە دیتنیان بنەماڵەی پۆلەتونوسی تاوانبار نییە؟ کامڕۆ بە تاوانی پێڕەوی لە مەسیح سووتێنرا؟ ڕوومیەکی نیازمەند دەبێ یارمەتی بەدرێ و ڕوومیەکی تاوانبار سەزا. زۆرم پێ سەیرە تۆ بۆ دڵنەوەی لە بنەماڵەی مەسیحیەکی تاوانبار چوو بووی. بەڵێ خاوەن شکۆ ئەم قسەی دروستە بەڵام بە بڕوای خاوەن شکۆ بەهۆی تاوانی کەسێکەوە دەبێ بنەماڵەکەشی سەزا بدرێن قوربان؟ باش گوێ بگرە جەنابی ماکسیمیلیان، تۆ من باش دەناسی وە دەزانی کە بۆ گیانی هیچ کەس تەنانەت بەڕادەی مێرولەیەکیش بایەخدا نانێم. تۆ مێردی کچەکەی منی بەڵام لە چاوانم خۆشەویستتر نیت. ئەگەر نازانی لە کچەکەم بپرسە ئەو شاید بووە کە چۆن چاوی خیانەت کارم لە کاسەی چاوم دەرهێنا و پاشان فڕێمدا. کەوا بوو ئاگات لە خۆت بێ ئەگەر تۆ سقاڵێک لە کەسێک گومان بکەم ئیدی تەواوە. ئیدی پرسیارەکە نییە؟ نا تەنیا قسەیەکم هەیە. من ئەگەر لە جیات ئێوە بوایم زیاتر بیرم لە خات و هێلن و چارەنووسیەوە دەکردەوە. تێناگەم ئەم مەسەلەی بە ئێوە چی؟ ئێوە بەم کارە نەتانەوە ئەویش تەخەنە مەترسیەوە. دەبێت زیاتر ئاگات لە کارەکانت بێت. تۆش ئەگەر لە زارت بێ چونکە قسەگە لە گەورەتر لە خۆی دەداتە دەرێ ڕەنگە لە زارت بدرێ. یانی ڕەنگە جەنابی ماکسیمیلیانوسیش خۆداپەرست بێت. بە ئاسانی ناتوانین قبوڵی کەین. دەبێت چاوەڕوانی ڕووداوەکانی داهاتوو بین. جەنابی ماکسیمیلیان، بیسمایکە قازی بە جولیسی دەگوت کابرایەک لە ژێر ئەشکەنجەدا حەشارگەی ئەدونیای پیشانی ئەوان داوە. خۆم دەمزانی. نیگەران مەبن، گالۆس چووە بە دوای ئادۆنیادا. جولیوس چۆنی دەزانی کێوە چوون بۆ کوێ؟ بێگومان کەسێکی بۆ چاوەدێری لە مندانەوە. وەرزانن ئەو چەندە لەو بارەیەوە دەزانێت؟ بێگومان ئەو دەزانێت کە من و خێزانم بت ناپەرستین. بەڵام نازانم لە پەیوەندی ئەمە لەگەڵ خوداپەرستەکان شتێک دەزانێ یا نە. ئەگەر لە تۆ دڕدۆنگ بووە دەی بۆ لە ئێمە نەبێت. وا نازانم. ئەو ڕقی لە جەنابی ماکسیمیلیانە نەک لە ئێمە. من بەخشن لە سەرەتاوە چاوی بە دوای خاتونە هێلێنەوە بووە. ئەرێ ئەوەش دەزانم هەم هێلێن و هەم دیۆکلێتیانوس. بەڵام هەمووان دەزانن کە هێلێن پاکتر لەوە بووە کە بتوانێت لەگەڵ وەها کەسێک زەماوەند بکات. دەبێ خۆمایی لێ دوور بگرین. ئەو لە ئیمپراتور نزیکە و بۆ خینەی کە لێەوە هەیەی ئەگەر ددانی لێەوە گیر بکات ئێسکی لەشت پێوە ناهێڵێتەوە. دەبێ وریابیت. نیگەران مەبن. ئەو بەڵگەیەکی دژێمە نییە و بە یارمەتی خودداش دوای ئەمەش نایبێ. دەزانن چییە؟ من بە تەمای کردەوەیەکی تونند و تیشتری جەنابی دیۆکلێتیانوس بووم. ئەو تا ناچار نەبێ ئەم کارە ناکات. باش دەزانن کە درێژەی حکوومەتی لە فیلادلفیادا پەیوەندی بە لایەنگری بابی من و ئێوەوە هەیە. هەر لەبەرەمە ئێمەی بە ناوی ڕاوێژکار لە ئیمپراتۆر داوا کردووە.
جەنابی فەرماندار ئیزن دەفەرمووی بناغەکانی حکوومەتی ئێوە بەهۆی بڕیارێکی باش یا نالەبار دەتوانێت پتە و یا لەرزۆک بێ. ماکسیمیلیان جگەلەوەی کە زاوای ئێوەیە کوری سناتۆر مارسیلۆس سناتۆری پایە بەرزی ڕوومیش هەیە کە یەکێک لە نزیکترین یارانی ئیمپراتورە. بڕیارگرتن لەبارەی ئەوەیدا یەکجار چەتونە. بەڵێ تێدەگەم، بەڵام لاساریەکانی ئەو ڕەنگە ئەوانی دیکەش هان بدات. ئەگەر لەلای ئەوە هەست بەم مەترسی بکەم دەرفەتی پێنادەم، بەڵام جارە پێویستم پێێتی. تا بەیانی تا بەیانی بڕۆ. من تەنیام دەمەوێت لەگەڵ کەسێک کایە بکەم. تۆزێ ئەهوەندە. ئێرتمیت باوکت هاتەوە. سەلام بابە. من ئەمڕۆ کوڕێکی باش بووم. دەزانم ڕۆڵە، دەزانم حتمان هەروە بووە. تۆ هەمیشە کوڕێکی باشی ڕۆڵە. وەرە ئێرتمیت، وەرە کوڕم، بابت ناساغە، تۆ بڕۆ بۆ خۆت کایە بکە. بڕۆ کوڕم. چی بووە؟ شتێک قەوماوە؟ پۆلۆتۆنیوس ئەویان کوشت؟ ئەرێ بە فەرمانی بابت. ئەویان لە بەرامبەری مابەدی ئاپۆلۆندا خستەنەوە ئاگر و ئەوسا دەستور درا کە تەرمەکەی تا 3 ڕۆژ بۆ چاوترسێنکردنی خەڵک بەسەر مەنجەنیقەوە هەروە بمێنێتەوە. لعنەتی لێبێت کە هۆی سەرشۆڕی منە. چەند جار وتومە کە ئەو بابی من نییە. ئەوەندە لەبەر ئەو لۆمە مەکە. هێلێن تاوانی باب ناخەنە ئەستۆی منداڵ. ئێوە خۆتان دەزانن کە لەوەی وەها بابێکم هەیە شەرمەزارم. ئەگەر جاروبار دەچمە لای ئەو یا لەبەر ئێوە بووە یا بۆ نەجاتی کەسێ. ئەگەنا هیچ پێم خۆش نییە ئەو ببینم. منیش هیچ کات کارەکانی ئەو من خسۆتە ئەستۆی تۆ، بەڵام جەنایەتیە و جەرگ و دڵی سووتاندوم. بەڵام ئەوانەی کە من دیومە لەگەڵ ئەوەی کە ئێوە دیوتانەوە یەک نییە. ئەمڕۆ بابت ببوورە جەنەبی دیکلیتیانوس هەڕەشەی لە من کرد کە ئەگەر چاویشی بم دەرم دێنێ. ئەرێ ئەمە ڕاستە، بێگومان ئەو هەڕەشەی خۆی جێبەجێ دەکات. گیانم فیدات قوربان، دروی لە خاوەن کارەکە زۆر باش بوو ئازەوی، زۆر باش بوو. ئافەرین. کارێکی تازت هەیە. ئاگات لە ئادۆنیای گۆزە فرۆش بێ و تاوێ چاوت لێ دامەخە. بەسەر چاو گەورم. پێت وانییە کە مەترسی جۆلیۆس کەمتر لە ماکسیمیلیانۆس نییە؟ چەند عەرز کەمالی جەناب. بەڵێ گەورم. بە تایبەت ئاگات لەو کەسانەوەکە دێنە لای ئەو. بەسەر چاو گەورم. بیگرە. قوربان. بڕۆین.
ئەو وتی کە تۆ شاهد بووی کە چۆن چاوی خۆی دەرهێناوە لە ڕۆڵەدا ئیشارەی بە سەرهاتی دایکت دەکرد. ئەو ڕاستی وتووە. من دیتم. دایکی من خەڵکی یەکێ لە قورای دەمەشق بوو. تەواوی خەڵکی ئەوێ لەلایەن بارنابای قدیسەوە ببوونە مەسیحی. لە هێرشی ڕوومیەکان جگە لە دایکم تەواوی خەڵکی ئەوێ کوژران. دایکم بە چاوی خۆی دیبووی کە سەربازانی دەقیانوس چۆن تەواوی خزم و کەسیان سەرپڕیوە و بابوو دایکیشیان کوشتووە. لە ڕاستیدا جوانی دایکم بوو کە لە کوژرانی بەدەستی دەقیانوس بەرگری کرد. ئەو بە زۆر دایکمی کردە هاوسەری خۆی. دەزانم هێلێن چونکو لە پێشیش دامانم بیستووە. ئێوە بیستوتانە، بەڵام من بە چاوانی خۆم شاهد بووم. ئێوە بڵێن چۆن دەتوانم لە بیری بەمەوە. دایکی من بریندار ببوو. هەموو کات بە تەمای دەرفەتێ بوو تا تۆڵەی خۆی لە دیوکلێتیانوس و خودایانی ڕوون بکاتەوە. و ئەم دەرفەتە بۆ ئەو کە هەموو کات لە کۆشکدا لە ژێر چاودێری بوو دەست نەدەکەوت. تا ئەوەی کە ئاگادار بووین کە پەیکەری خوداکانیان چەند جار شکاندووە. چاودێری زۆریشیان بۆ قۆڵبەستکردنی بچکێنەکان کرد. تا ئەوەی کە ڕۆژێ یا مەریەمی مقەدەس، ئەو کارە پڕ مەتەرسیە. ڕەحم بە خۆتان بکەن. خاتوونی من، ئەگەر بتانگرن چە؟ ئێوە تیکە تیکە دەکەن. ئەو کارە مەکە. مامەوەستا وەرە یارمەتیم دا. من تۆم ڕاستپارد بوو کە ئاگاد لە ئابریگان بێت. لە حاڵێکدا کە تۆ بە خوداکان خیانەتت کرد و لەگەڵیا بووی بە هاو دەست. ئەگەر یارمەتی تۆ نەبووایە ئەو هیچ کات دەستی نەدەگەیشتە معبەدەکان. سزای تۆ مردنە. ئەو تاوانبار نییە، تەنیا فەرمانی منی بەڕێوە بردووە. ڕزگاری کان. تاوانی ئەو هەر ئەمەیە کە فەرمانی من جێبەجێ نەکردووە و دوای قسەی تۆ کەوتووە. لیدا! ئەو ئاکامی خیانەتەکەی خۆی دی ئێستانەوەی تۆیەکە لە ئاوری خوداکاندا بسووتەی تۆ. من لە مردن مەترسێنە. لەو ڕۆژەوە کە تەواوی کەسوکاری منت لە بەر چاوان و لە بەرپای بتەبەردینەکاندا قوربانی کرد، باب و دایکی منت سەربڕی بڕیارم گرت تۆڵە بکەمەوە. و لە مردنیش هیچ ترسێکم نییە. دەمەوێت دەرفەتێکت پێ بدەم.
ئایا لە بەرامبەری ئاپۆلۆندا خودای مەسیحی وەلا دەنێ یان نا؟ من جگە لە خودای تاقانە ناپەرستم و جگە لەویش خودایەک ناناسم. ئایا بۆ خوداکانی ڕوون کوڕنۆش دەکەی و بۆ ئەوان قوربانی دەکەی یاخود نا؟ لعنەت لە خوداکانی ڕوون، لعنەت لە بتەبەردینەکان و بتپەرستەکان و لعنەت لە ئیمپراتوری جنایەتکاری ڕوون. ای خدای عۆنان، ئەم قوربانیم لێ قبوڵ بکە. ئاپۆلۆنی بەهێز، ئەمەیە سزای ئەو کەسێک کە خیانەت بە خوداکان کات. خدایە لە من قبوڵی کە، ئەم بەندە شەرمەزارە قبوڵ کە. ڕەبی کچەکەم دەستپێرمە دەستی تۆ، ئاگات لێ بێ. خدایە بتەکانم لەبەر خاتری تۆ شکاند.